حەقی خوا بەسەرمانەوە بیپەرستین شەریکی بۆ دانەنین بەس عەبدی ئەڵڵا بین عەبدی کەسی تر نەبین عەبدی کەسی تر نەبی نە عەبدی هیچ پێغەمبەرێک نە عەبد النەبی بین نە عەبد الحوسەین بین نە عەبد العەباس بین نە عەبد الأولياء والصالحين بین نە عەبد الطاغوت بین عەبدی هیچ کەسێک نەبی بەس عەبدوڵڵا بی عەبدوڵڵاه عەبدی خوا بین خواپەرستی بکەین کەسی تر ناپەرستین ملکەچ نابین بۆ کەسی تر و کەسیش سەرچاوەی تەشریع و فەرمان نییە بۆ ئێمە جگە لە رب العالمین و هەر یاسایەک و بڕیارێک پێچەوانەی شەرعی خالقمان بێ بەلاوەی دەنین و ملکەچی نابین خوا دروستی کردوین دینیش لەو وەردەگرین و شەریعەت لەو وەردەگرین یەکەم شت حەقی خوا بەسەرمانەوە ئەن تەعبودوه ولا تشركوا به شيئا ئەمە کەسایەتی بڕگەی یەکەمی کەسایەتی مرۆڤ دروست دەکا کە تۆ عەبدی خوایت یا عەبدی شەهەواتیت یا عەبدی ئەهوائیت یا عەبدی تەواغیتیت یا عەبدی دار و بەردیت ئەمە فەقەرەی یەکەم